کەمتر لە سعاتێک ینی 15 دقیقە لە ئاپەڕێکم لەبەرە کرد. ئێستا تەنیا بە 7 دقیقە توانم الحەمدولله هەمووی لەبەرکەم. یەک لە ئاپەڕێتەوەش فەزلی خوای گەورە بۆ لەبەرکردن بۆ سیستەمی ژیان، سیستەمی خەو، سیستەمی خۆراک. الحەمدولله پێم باشە پێشنیارەکەم بۆ هەموو هاوڕێ موسڵمان و فێرخوازانەی کە ئەیانوێ مێشتی خۆیان بەهێز بکەن، قورئان بە ئاسانی لەبەرکەن ئینشاءالله. السلام علیکم ورحمة الله وبركاته. من وەکو بەشداربێکی خولی چالاکردنەوەی مێشک و یادگە لە ئاوات ئەکادمی پێم باش و فیدباکێک بۆ فێرخوازانە بنێرم کە دەیانەوێت بەشداری بکەن لە خولی چالاکردنەوەی مێشک و یادگە. لە چجا ئەوانەی کە گومانە لە نرخەکەی هەیە یان لە بەشداریکردن کەوا سوود دەبن یان نە. الحەمدولله لەلایەن خۆمە وەکو ئەرکێک هەستان بە ناردنی و فیدباکە کە بڵێم سوودی تەواوم بینی الحەمدولله، بەوەی کە گەرچی کەمتر خەمیش بوون لە ئەنجامدانی ڕاهێنانەکان و ڕێنمایەکان، بەڵام الحەمدولله من پێش خولەکە کەمتر لە سعاتێک ینی 15 دقیقە لە ئاپەڕێکم لەبەرە کرد. ئێستا تەنیا بە 7 دقیقە توانم الحەمدولله هەمووی لەبەرکەم. یەک لە ئاپەڕێتەوەش فەزلی خوای گەورە بەوەی کە ڕاهێنانی زیاتریش بکەم الحەمدولله گەمە 5 دقیقە و ئینشاءالله کەمتریش کە لە ئاپەڕێک لەبەر بکەم ئینشاءالله، بەوەی کە چەند تەکنیک و الحەمدولله چەند شتی باش لەو خولەی هەیە کە سوودی لێ ئەبینی بەوەی کە بۆ لەبەرکردن بۆ سیستەمی ژیان، سیستەمی خەو، سیستەمی خۆراک. الحەمدولله پێم باشە پێشنیارەکەم بۆ هەموو هاوڕێ موسڵمان و فێرخوازانەی کە ئەیانوێ مێشتی خۆیان بەهێز بکەن، قورئان بە ئاسانی لەبەرکەن ئینشاءالله، قورئان و عیلمەکانی شەریعە ئینشاءالله سوودێکی تەواو ئەبینن